بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ورزان خوشویستانم لە خزمەت زنجیرە بابەتی ئومەویەکان دەوڵەتێک بۆ خزمەتی ئیسلام ژیان بەسەر ئەبێن. دیارە لە باسی ئومەویەکانەوە گەیشتنە سەر باسی خەلیفەی عەدل عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەزا و ڕەحمەتی خوا بەسەریا دا ببارێ. عومەری کوڕی عەبدولعەزیز یەکێکە لەو خەلیفە گەورانەی کە گۆڕانکارێکی زۆر گەورەی لە جیهانی ئیسلامیا کردووە، و سیرەت و ژیانی ئەو چۆن سیرەتی عومەری کوڕی خەتاب پڕە لە خەیر و بەرەکەت بۆ ئومەت، سیرەتی ئەمیش بە هەمان چەشن. عومەری کوڕی عەبدولعەزیز کە ڕەمزی عەدالەتی ئیسلامیە، کۆمەڵێک کار و فەتاوای زۆر گەورە بۆ بەرچەستەکردنی عەدلی خوا لەسەر زەویە بەرپا کرد. یەکێک لەو بابەتانەی کە زۆر گرنگی پێدا ئەویش ئەوە بوو کە کەمێک لە با بڵێن بەڵگە قبوڵی ئەکرد لەو کەسانەی کە زوڵمیان لێکراوە. تەواو ئێمە یاسایەکمان هەیە شەریعەتی ئیسلامی بۆ گێڕانەوەی حەقەکان زۆر گرنگی بەو یاسایانە ئەدا، زۆر گرنگی بەوە ئەدا کە ئەو کەسانەی کە زوڵمیان لێکراوە زوڵمەکە لەسەریان لا ببە و حەقیقەتی بابەتی عەدالەت دەرکەوێتیە، کە ئەوە زۆر گرنگە. هەوڵی داوە شەریعەتی ئیسلامی کە مەسەن دوو کەس کە خەسم یەکترن هیچ کەسێکیان زاڵم نەبێ یەکیان مەزلوم لە ناو دەوڵەتی ئیسلامیە، بەڵکو بەعەکسەوە هەردووکیان پێکەوە سیر ئەکرێن، چاویان بۆ ئەگێڕێ، بزانین ئەو شتێکە کردویانە چییە، چۆنە. اینجا ئەو کەسەی شاهید هێنێ، ئەگەر شاهیدی نییە ئەبێ سوێن بخوا، البەیینەة عەلى المدعی واليمین عەلى من ئەنکەر. هەموو ئەوانە بە یاسا چەسپیون. بەڵام لە زەمانێکە قاعیدەیەکمان هەیە، ئەگەر کەسێک تۆمەتبار بوو یان زوڵمی زۆر کردبوو، ئەو کاتە بەیینەی زۆری ناوێ. بنمونە کەسێک زوڵمی کردووە لە بابەتێک لە بابەتەکانە، زوڵمەکەی دیارە واضحە، قاضی موسڵمانان دێت ئەو کەسانەی کەوا دەعوایان لەسەری هەیە هەر هەمویان ناهێنێ بڵێ هەمویان شاهید بێن و ئیلا ئەبێ شاهید ئەو سوێن بدات و ئەوان نە، هەر بە حاڵ بەڵگەیەکیان هەبێ لەسەر ئەوە کۆتایی پێێنە. مەسەن لە بری دوو شاهیدێکی هەبێ کیفایەتی پێ ئەکا، قەراری لەسەر ئەدا. بۆیە عومەری کوڕی عەبدولعەزیز لەبەرەوەی ئەو والیانەی ئەو گەورانەی کە زوڵمیان لە خەڵک کردبوو مەشهور بوون، هەر یەکێک بەهاتایە بیوتایە فڵان کەس زوڵمی لێ کردووم و شاهیدێکی بێ نای لێ قبوڵە کرد. تەسهیلاتی بۆ خەڵک زۆر کردبووەوەی عەدالەتەکە بگەڕێتەوە. و شتێکمان هەیە لە فقهی ئیسلامیە بە ناوی موکس یان مەکس، وەکو گومرگی ئێستا ئەو هەیە بالضبط. ئەگەر بە تعبیری ئەمڕۆ بڵێن ئەڵێن مەکس بریتێ لە چی؟ بریتێ لە گومرگی ئەمڕۆ. طبعاً لەسەر زەوی و زەرعەت دائەنرا، لەسەر هەموو کاڵایەکیش دائەنرا. گومرگی ئەمڕۆ چۆنە؟ بالضبط ئەوها. یەکێک لە یاساکانی عومەری کوڕی عەبدولعەزیز ئەوە بوو کە بە هیچ شێوازێک ئەم گومرگەی نەهێش لەسەر خەڵکی، لای برد. یەکێک لە کارە زۆر گرنگەکانی، حتا پیان وتیان ئەگەر ئاوا بکەی بەیتولماڵی موسڵمانان هیچی تیا نامێنێ. فەرمووی ئەگەر ئەو تۆزەی تیا ئەمێنێ لە حەڵاڵ بە کیفایەت، ئەوە بەشی ئومەت ئەکا، نەک ئەوەی بە زۆر کۆ بکەیتەوە. کۆکردنەوەی زۆر گرنگ نییە، بەرەکەتی خوا گرنگە. اینجا ئەفەرمێ دوو کاری زۆر سەرەکی لە مەسەلەی مادەیە کرد. یەکێکیان بریتی بوو لەوەی ئەو کەسانی کە غێرە موسڵمان بوون، موسڵمان ئەبوون، جزیەی بە هەمویان لەسەر لابردن. دەرسی پێشوو باسم کرد. ئەمەشی کرد کە گومرگی بە هیچ شێوازێک نەهێشت، کە ئەمە تەئسیرێکی زۆر گەورەی هەبوو. فەرمووی ضع عن الناس المكس فإنه بخس. فەرمووی مکس لەسەر خەڵک لابن، ئەوە بخسە بەسەر خەڵکەوە. یعنی با بڵێن گومرگێک نییە، یان با بڵێن شتێک نییە کە بە بەرەکەت بێ، بەڵکو شتێکی پیسە و بەرەکەت لە ناو ماڵەکان نایەنێ. اینجا یاسایەکی دەرکرد، فەرمووی فمن ئەدى زەکاتە مالیه فەقبل منه. فەرمووی بۆ نامەیەکی نرد بۆ عەدی کوڕی ئەرتەعا، فەرمووی هەر کەس زەکاتی ماڵەکەی خۆی هێنا لێ وەرگرە، ئەگەر نەشی هێنا بە دوایە مەڕۆ، فحەسیبه الله، خوا محاسەبەیەکە نەک ئێمە. بۆیە لە جارەکانی ترە دەوڵەت زۆر چاوی لەسەر ماڵی خەڵک بوو. لە زەمانی عومەری کوڕی عەبدولعەزیز ئەوە نەما.
ئەو چاوبوونە لە ماڵی خەڵک نەما، هەر کەسی خۆی زەکاتی خۆی وجدانی خۆی زەکاتی خۆی ئێهێنا فەئەگەر نا زەکاتی نەئێهێنا وازی لە ئێهێنا. لە پەنای ئەمەشە هەر کەسێک کاتێک کەشتێکی داگیر کرابوو بەیت الماڵ خرابووە ناو بەیت الماڵەوە، عومەری کوڕ عەبدولعەزیز سەیری ئەکرد بزانێ ئایا ئەم شتە هی ئەم کەسەیە هی ئەم کەسە، ئەگەر هی ئەو کەسە بە لەناو بەیت الماڵ دەریانە ئەیدایەوە با کەسانی پێش ئەویش وەریان گرتە بێ. بۆیە کەسی وە هەبوو کە موسڵمان بوو کاتێک کە جیزیەی لەسەر لابردن وتی ئەوە من 10 ساڵ جزیەم داوە دوای کە موسڵمان بوو، پارەی هەر 10 ساڵەکەی بۆ ئەیگێڕانەوە. کەسی وا هەبوو زوڵمی لێ کرابوو، هەندێک پارەی لێ گیرابوو لە زمانی وەلیدا کەسێک 200 دیناری ئاڵتوونی لێ ئەوە کرابوو زەوت کرابوو، کاتی زمانی عومەری کوڕ عەبدولعەزیز هات فەرمووی بیدەنەوە تەنها زەکاتی 1 ساڵی لێ وەرگرن، کە ئەمە یاسایەکی زۆر گەورەی داڕێژا. ئەم یاسایە فەرمووی ئەم ماڵانەی کە بە ماڵی نەبوو حیسابن، ئەتا ئێستش ئاوهایە ئینسان کاتێک کە پارەی لە شوێنەکە ئەبێ بەتەمان نییە وەریگرێتەوە شریعەت زەکاتەکەی لەسەر ڕائەگرێت، ئەگەر بەتەما بێ وەریگرێتەوە و ئەمین بێ لەوەی کە وەریئەگرێتەوە زەکاتەکەی لەسەرە. بۆی ئەم ماڵە داگیرکراوانە کە ئەوە بوون هەمویان داگیرکرابوون فەرمووی زەکاتان لەسەر نییە تەنها زەکاتی 1 ساڵ نەبێت. تەمەنەوە اختلافی تایە زەکاتی هەموو ساڵەکانەدا یا 1 ساڵەدا. عومەری کوڕ عەبدولعەزیز لەو بابەتە کار ئاسیانێکی زۆر گەورەی کرد، هەر چەندێ پارەی لێ وەرگیراوە چکە لەناو بەیت الماڵا بوو لای خۆی نەبوو تەنها 1 ساڵ زەکاتی لێ وەرگرتن و ئەویتری پێ ئەدانەوە. کەلیمەیەکی بۆ دانا کەلیمەی ضیمار، فەرمووی ئەم ماڵانەی کەوا لەناو بەیت الماڵان و بەم شێوازە تەنها زەکاتێکیان لێ ئەدێ، فەرمووی ئەمانە ضیمارن، واتە کەسەکە خاوەنی نییە داگیرکراوە لا یوزەکا ئیلا سەنەتەن واحیدەتەن، تەنها 1 ساڵ زەکاتیان ئەدرێ و لە غێری ئەوە نادرێ. یەکێک لە سەیری فکری عومەری کوڕ عەبدولعەزیز کەن لەگەڵ غێری خۆیە، یەکێک لە ئەمیرەکان نامەی بۆ ئەنێرێ ئەڵێ ئەم شارە حەزەکەم تازەکەمەوە نوێکەمەوە، ئەم شارەی کە منیتیام ئەم شوێنەی کە منیتیام. عومەری کوڕ عەبدولعەزیز نامەیەکی بۆ ئەنێرێ ئەفەرمێ ئەگەر هاتو ئەم کتابە من گەیشتە لای تۆ هەموو قەڵاکانت فحەسینها بالعدل، قەڵاکانت بە عەدالەت نوێکەرەوە، چون ئەگەر عەدالەت نەبێ مەهما کان بیناکە جوان بێ سوودێکی لێ وەرناگرین. فەرمووی وەنەقی طرقها من الظلم، ئەگەر ئەتەوێ حکومەکەتان بەردەوام بێ ڕێگاکانی ناو ئەم شارە پاککەرەوە لە زوڵمی تیان مەهێڵە. بابەتە معنەویەکان لە عومەری کوڕ عەبدولعەزیز زۆر گەورەترە لە بابەتە مادیەکان. کار ئاسانێکی تری کرد بۆ عالەمی ئیسلامی بۆ گێڕانەوەی زوڵمەکان لە کاتی حەجە جاڕێکی زۆر گەورەیاندا وتیان خەڵکینە کێ مەظلەمەیەکی هەیە بە خۆی بگەینەتە شام، لە 100 دینارەوە هەتا 300 دیناری بۆ سەرفەکرێ بۆ ڕێگاکەی، بەس ئەوەنە مەظلەمەکەی بگەێنێ وەشتەکەی حەقیقیە بۆی زوڵمەکە بگەڕێتەوە. حتى عمر کوڕ عەبدولعەزیز فەرمووی ئەوانەی پێش ئێمە کە زوڵمیان کردو مردوون خۆ ڕۆشتون هەمویان، با ئێمە هەرچیمان کردو زوڵمەکان لەسەر زەوی لابن بۆی بەرەکەتی خوا دابارێتە سەر عەرز. هەندێک جار زوڵمێک کە ئەکرێ کۆمەڵە بەرەکەتی زۆر گەورە لە ئەبات. تەسەوور کە لە جاری وا هەیە لە میراتە مەسەڵەن زوڵمێک ئەکرێ بڕوا کە بەرەکەتی بنەماڵەیەک ئەڕوا جاری وا هەیە بەهۆی زوڵمێک. بۆیە فەرمووی حتا وەکو ئەو زوڵمانە یان با بڵێن ئەو عەدالەتە ڕائەگرینەوە زوڵمەکان ناهێڵن، ئەو کاتە بەرەکەتی خوا لەسەر زەویە بڵاوە ئەکاو گەورە ئەبێت. بۆیە ئەم یاسایە کە داینا فەرمووی ئەگەر ڕۆژێک حکم کەم بە عەدالەت پێم خۆشتر لە هەموو عمرم ئەگەر حکم کەم و عەدالەتی تیان نەبێ، ئەگەر 1 ڕۆژ بتوانم فەرمووی کفایەت ئەکا ئەگەر 1 ڕۆژ ئەوم کرد بێ. حتا لە زەمەنی ئەوە عەدالەت تەجاوزی کرد لە ئینسانەکانەوە گەورەتر بەرەو کوێ بەرەو حیواناتەکان. فەرمووی یەکێک لەو شتانەی کە مەنعی کرد لە زمانی خۆیان کە بە هیچ شێوازێک نابێ هیچ کەسێک نەقیزەی وڵاغەکانی سەرەکەی ئاسن بێ. ئەوەی کرد بە یاسایەک لە هەموو دەوڵەتی ئیسلامیە. پێشتر طبعاً بۆی وڵاغەکە عەزەتی بێ و زووتر بڕوا سەریعتر بڕوا سەری ڕمەکانیان هەموو ئاسن بوو. لە دوای ئەوە بە هیچ شێوازێک هیچ کەسێک ئاسنی بەکار نەهێنا ئیلا بۆ دارێکی ئەتیادیان بەکار بهێنایە. حتا لە قورسی هەڵگرتنە فەرمووی ئەمری کرد پیان وتیان لە میسر هەندێک خەڵک هەیە وشترەکان 800 بۆ 1000 ڕیتڵ ئەو ئەخەنە سەر کۆڵیان یان زەیت ئەخەنە سەر کۆڵیان. ئەمرێکی دەرکرد فەرمووی لە هەموو جیهانی ئیسلامیە ئەخیر دەرەجەی ئەو سەنگەی کە ئەخرێتە سەر وشتر بریتێ لە 600 درەم، لەسەر گوێ درێژ داینا بوو، لەسەر ئێسر داینا بوو، لەسەر ئەسب داینا، لەسەر هەموو شتەکان داینا. ئەگەر بە زمانی ئەمڕۆ بڵێن چۆن نەقڵ
با بڵێن ئێستا مەساڵێ فڵانە گەڵابە بێت تەنها ئەوەندە با بڵێن بار هەڵگرێ نابێ زیاتر هەڵگرێ لەبەر ڕێگە و بان و لەبەر هەندێک حسابات. بەڵام عومەری کوڕی عەبدولعەزیز لەبەر ئاژەڵەکان و زوڵم نەکردن لێیان تەنانەت ئەوە کردی بە یاسایەک لە هەموو جیهانی ئیسلامیە بەرپا ئەکرا. لە غەیری ئەمانە لە غاوی وڵاخەکان هەر هەموو لە ئاسنە و گۆڕی فەرمووی نابێ قورس بێ ئەبێ لە پێستە و لەوانە دروست بکرێ بۆی ئازار و عەزیەتیان نەدا. لە پەنای ئەمانە مساواتێکی زۆر گەورەی دەست پێ کرد. ئێمە مەوالیمان هەن، مەوالی ئەو خەڵکانن کە غەیری عەرەب لەسەر دەستی عەرەب موسڵمان بوو، پێیان ئەوترا مەوالی، مەولای فڵان. لە فەرمایشتێکە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم باسی ئەوەی بۆ کردوین ئەگەر عەبدێک ئازاد کرا ئەم عەبدە ئەگەر کەسی نەبوو کێ ئەبێتە وەلی ئەو کەسە؟ ئەو کەسێک کە عتقی کردو، الولاء لمن أعتقه. ئەمە بوو بە سەرەتایە کە هەر کەسێک طبعاً بە عادەتی عەبدێک یا جاریە کە ئازاد دەکرا کە ئەچوو بازاڕی حڕەوە بۆ خۆی کاری ئەکرد شتی پێیا ئەکرد زۆر کات ئەبوو کە بێکەسە بوو، کە بێکەسە بوو کێ دوای میراتەکەی ئەبرد یا وەلی بوو لە میراتەکەیە بریتی بوو لەو کەسێک کە ئازادی کردو میراتەکەی ئەگەڕاوە بۆ ئەو هاندەرێک بوو بۆی خەڵک عەبدەکان ئازادکەن. بەڵام لە پەنای ئەمە مەسئلەیەکی تر هاتە پێشەوە کە ئیش بریتی بوو لە مەولاکان. مەولاکان گۆڕانکاری زۆر گەورەیان کردووە، هەر لە زمانی سەحابە و مەولا دەستی پێ کرد ئەگەر کەسێک موسڵمان ببووە و ئازاد کرایە پیان وتە ئەو مەولای فڵان کەسە، واتە تابعە بە فڵان کەس لە عەبدە ئازاد کراوەکانی فڵان کەسە. بۆیە زۆرێک لە ئەصحاب عەبدوانیان زۆر وەکی وەکو عەبدوڕەحمانی کوڕی عەوف 30,000 عەبد و جاری ئازاد کردو لە عومری خۆیان. 30,000 مثلا دایکمان عائیشە 73 دانەی ئازاد کردو، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆی 63 دانەی ئازاد کردو بە ئەندازی عومری خۆیان. هەر یەکێک لەمانە ئەبینی مثلا کۆمەڵی کەس ئەبینی عکریمە ئەڵێن مەولای ئیبن عەباسە، عکریمەی کە لە زانەکانی تابعین بەڵام عەبدێکی ئازادکراوی کێیە؟ ئیبن عەباس. حتا ئیبن عەباس لە بابەتی مەولاکەیە لە بابەتی عکریمە ئەفەرمێ عکریمە مناڵ بوو هەر دەرسی پێ ئەو دەرسی دوای ڕای ئەکرد لە حیبەتی دەرسەکان، ئەفەرمێ دواتر ئەیبەستەوە بۆی ڕانەکە دەرسەکانی پێ بڵێ، ئەڵێ دواتر بە ناوی دەستنوێژکردنەوە هەموو جار ڕای ئەکرد عکریمە، ئەڵێ اینجا زنجیرێکی درێژی پێوە بەستە بوو ئەوی دەبڕ دەستنوێژەکەت بگرە کاتی ئەهات تەواو بوو ڕایەکی شەی هێنا و دەرسی پێوت. ئەفەرمێ ئیبن عەباس خۆی لە عومرا مابوو هەچ کەس پرسیاری لێ ئەکرد ئەی پرسیارکەن لەو مناڵی کە لەبەر دەرگایە وەڵڵاهی شتێک نییە لای من بێ لای ئەو نەبێ ئەکریم کە پێ وترێ مەولای ئیبن عەباس. وهكذا يعني سالم مەولای ئیبن عومەر هەر لە تابعی لە عالمی گەورەی تابعینە زۆرێکی تر لەوانەی کە پیان وترێ مەولا. هاد یاسایەکی دانا فەرمووی مەولا ئەو کەسەی کە موسڵمان بۆ ئازاد کراوە با پێشتر عەبد بوو بێ لەگەڵ ئەو کەسەی حڕە و عەرەبیە ئەوانە یەک حسابیان هەیە لە دەوڵەتی ئیسلامی. بۆیە ئەو مەعاشانەی کە بڕیەوە عومەری کوڕی عەبدولعەزیز لە زمانی خۆیان مەولای لەگەڵ صاحبی مەولا وەکو یەکدانە. فەرمووی هیچ فەرقتانی حتا بەنی ئومەیە فەرمووی لە ماڵی خۆم بەخوا ئەوەندەم نییە بتان دەمێ لە ماڵی بێتی ماڵی موسڵمانش ئێوەش پیاوێکن لەو پیاوانەی تر لە ئومەتی ئیسلامی ئەوان چەندێکیان وەرگێ ئێوەش وەریەگرن زیاد و کەمی نییە. ئەو عەتیی کە عەتای ئەکرد بەو شێوازە مامەڵەی لەگەڵا ئەکرد. حتا لە قەضاوەتە هیچ جیاوازیەک نەما لەوەی کەسەکە ئەمیرە خەلیفەیە گەورەیە بچووکە عەرەبە عەجەمیە هەر جۆرێک هەیە موسڵمانە غێرە موسڵمانە لە بەردەم قەضای موسڵمانە شوێنێکی دانە هەردووکیان پێکەوە ئەوەستان هیچ فەرقی نەبوو کافرێک و موسڵمانێک پێکەوە ئەوەستان قەضاوەتیان ئەکرا. لە حقوقەکانە بە هەمان چەشن هەموویان یەکسان کرد. بۆیە لە زەمانی عومەری کوڕی عەبدولعەزیزە گەورەترین شۆڕشی گەورە کراوە لە بابەتی مساواتە. حتا ئەو کەسانی کەوا غێرە موسڵمان بوون حقوقێکی زۆریان ئەدرایە لەوەی کە ئەو شتانەی کەوا پێویستیان بوو یان ئەو شتانەی کە ئەکەوتە سەرشانیان ئەبووە جێبەجێیان کردا ئەوشی پێویستیان بوو پێیان عەتا ئەکرا. حڕیەتێکی تەواو بە فکری خەڵکەکە درا حتا بە ئەدیانەکان درا. بۆیە سیرەکەی لە زمانی عومەری کوڕی عەبدولعەزیزە چەندین کەنیسەی گەورە نۆژەن ئەکرێتەوە تازە ئەکرێتەوە. هەندێک لەوانەیە کە داگیر کراوە لە پێشترە هەمووی ئەگێڕێتەوە بە ساحیبەکان ئەگێڕێتەوە بۆ مەسیحیەکان. طبعاً لەو بابەتە زۆر کات گەنج و شەباب بە هەڵەتی ئێگا لە فکری دەوڵەتی ئیسلامی پێی وایە دەوڵەتی ئیسلامی بەس بۆ موسڵمانە دەوڵەتی ئیسلامی بەس بۆ موسڵمانە موسڵمان و غێرە موسڵمانتیە جێگەی ئەبێتەوە. دیقەت ئەدەی لە عێراقا بابلیەکان ئەو هەموو بتانیان هەبووە
لزمانی عمری کوڕی خەتابیش مثلا فتح کراوە یەک بتیان نەشکێنراوە حەقیان نەبوو بەسەریانە کەنیسەیەک لەوە چێت 100 ڕسمی مەریەم و 100 هەیکەلی مەریەمی تیاوی حەقت نییە بەسەریەوە بەڵکو ئەگەر حاجیان بەوە هەبێ بۆیان نۆژەن کەیتەوە عومەری کوڕی عەبدولعەزیز بۆی نۆژەنکردنەوە بۆی تازەکردنەوە شوێن دووری عیبادەتی خۆیانە چۆن مامەڵەی لەگەڵاکەن مامەڵەی لەگەڵاکەن اینجا ئەم حڕیەتەوە های کرد کە خەڵک زۆر ئازادانە لە زەمەنی ئەوە ژیان بکە هەندێک صفاتی زۆر تایبەت هەن لە عومەری کوڕی عەبدولعەزیزە کە وای لێ کردووە خۆ ئەم کەسایەتیە گەورەی بداتێ کە ئەمانە پلەی ئەم پیاوەی وەها بەرز کردەوە کە حکم بگرێتە دەست و خەڵکی سەرزەوی مەسەلەن لە بن چنگی ئەوە هەر هەمویان جێگان ببێتەوە و هەر هەمویان لەژە عەدالەتی ئەوە کۆک بن لەسەر ئەوەی ئەم کەسە کەسێکی عادلە ئەفەرمێ گەورەترین صفەتی ئەم پیاوە شدة الخوف من الله فاطمەی خێزانی فاطمەی کچی عەبدولمەلیک ئەگێڕێتەوە ئەفەرمێ والله عومەری کوڕی عەبدولعەزیز لە ئێوە زۆرتر نوێژی نەبوو تاعەتی نەبوو بڵێ پیاوێکی زۆر تاعەتداروان بەڵام ئەفەرمێ ما رأيت أخوف من الله من عمر بەڵام هیچ کەسێک نەبوو بە ئەندازی عومەری کوڕی عەبدولعەزیز لە خوا بترسێ زۆر لە خوای گەورە ئەترسە شدة خوفه من الله بۆیە زۆر کات ئەفەرمێ کانە غەزیرە دەمعی فرمێسکەکانی زوزوو بە چاوەکانیان ئەهاتنە خوارەوە یەکێک بوو لەو کەسانەی کە مێژووەکەی ئەخوێنیتەوە هەستەکەی ئەم پیاوە لە چ مەقامێکی گەورە و لە چ خەوفێکی گەورە مامەڵە ئەکا مەکحول ئەفەرمێ ما رأيت أزهد ولا أخوف من عمر والله کەسم نەبینی و لە عومەر زیاتر لە خوا بترسێ هەر ئەوە و هیچ کەسێک بنێ بە ئەندازی ئەو زاهید بێ طبعا ئەمە زۆر کات زوهد وە ئەزانین ئینسان ئەبێ فەقیر بێ ئەبێ هیچی نەبێ ئەبێ جلی شەڕ بێ نا زوهد کەلیمەیەکی زۆر گەورەترە گرنگ ئەوەی ئەم ئینسانە ماڵ لە دڵیان نەبێ دڵی ساف و ساغ بێ ماڵی تیان نەبێ ئەمە گرنگە ئەگەر نابا لە ناو دەستیا با زۆر دەوڵەم ئەکرێ کەسێکی زۆر دەوڵەمەند زۆر زاهید بێ ئەکرێ ئەمیرێکی زۆر گەورە سوڵتانێکی گەورەی وەکو عومەر بە زاهید ناو ببرێ وەکو مەحکوڵ ئەفەرمێ ئەزهەدترینە کەوا بوو یەکەم صفەتی زۆر لە خوا ئەترسە دووهەمین صفەتی زۆر زوهدی هەبوو سێهەمینیان زۆر تەواضعی هەبوو پیاوێک هاتووتی یا خەلیفەت الله في الأرض عمر لێ تووڕە بوو فەرمووی من وەختێ لەدایک بووم پێیان ئەوتم یا عومەر کەس پێ نەوتم یا دوایش کە ئەم ئەرکە گەورە کەوتە سەر شان وتیان یا ئەمیڕ المؤمنین کەس بە منی نەوتوە یا خەلیفەت الله نابێ ئەو کەلیمە بەکاربێنی خەلیفەکانی خوا لەسەر زەوی تەنها پێغەمبەرانن بۆیە عومەری کوڕی عەبدولعەزیز تەواضعێکی زۆر گەورە حتى ئەفەرمێ یەکێک لە حڕاسەکانی ئەگێڕێتەوە ئەفەرمێ هەموو جارە ئەیفەرموو قەت ئێوە زووتر سەلام لە من مەکەن بە من سەلامتان لێ بکەم طبعا ئەمە یاسایەکمان هەیە لە دەوڵەتی موسڵمانە یان با بڵێن لە ئادابی ئیسلامیە دائیمە ئەو کەسەی کە بەرزترە سڵاو لەو کەسێکە کە نزمترە مەسەڵەن ئەگەر کەسێ بەسەر وڵاخەوە بێ کەسێ لە زەویە بێ ئەبەی خوارەوە سەلام لەوەی سەرەوە ناکە ئەوەی سەر وڵاخەکە سەلام لە خوارەوەکە مەسەڵەن کەسێک دانیشتووە کەسێک بە پێوەیە ئەوەی کە بە پێوەیە سڵاو ئەکا لەو کەسێکەوە دانیشتووە فەرمووی عومەری کوڕی عەبدولعەزیز ئەمەی بە فقه و بە بارێکی ترە قبول کردبوو ئەی فەرموو بە حڕاسەکانی دەوروبەری بە هیچ شێوازێ ئێوە یەکەم جار سەلام لە من ناکەن ئەبێ من سەلام لە ئێوە بکەم هەتا فەرمێ جارێکیان یەکێک لە جاریەکانی باوەشێنی ئەکرد طبعا لەو کاتەوە کە کاتێک گەرم بووە مبارزە ئەوان نەبووە کەسێک خەوتە بێ کەسێک تر باوەشێنی کرد تا ئیسراحەت کرد ئەفەرمێم ئەفرەتە ماندوو بوو زۆر ماندوو بوو عرەقێکی زۆری کردەوە کەوت ئەڵێ ئەویش خەوی لێ کەوت ئەڵێ عومەر هەسا و سێری کرد هەموو گیانی عرەقی کردو ئەفرەتەکەی خەوی لێ کەوتو ئەڵێ باوەشێنەکەی هەڵکرد ئەفرەتەکەی ئەم جارە ئەو باوەشێنەکە ئەڵێ کە جاریەکە خەبەری بۆ زۆر شەرم گرتی هاواری کرد فەرمی هاوار مەکە من ماندووم تۆ باوەشێنت کردم تۆ ماندووی من باوەشێنم کردی پێویست ناکە لەگەڵ ئەوەشە کە خەلیفەی موسڵمانایە ئەبەو شێوازە تەواضعی هەیە پیاوێک هاتووتی جەزاک الله عن الإسلام خير الجزاء خوا پاداش تێباتەوە کە تۆ ئیسلامت ئاوە بە جوانی بە خەڵک ناسان فەرمووی نا بەعەکسەوە جەزا الله الإسلام عنا خيرا خوای گەورە پاداشتەکە بۆ ئیسلام بنووسێت کە ئێمەی تووشی ئەم خێرە کرد و ئەو جوانی فێر کردین ئەوە لە بابەتی تەواضع لە بابەتی وەرع پیاوێکی زۆر وارعی گەورە بوو وەرع لە زمانی عەرەبیە لە ئەسڵە بە معنای الکەف عن الحرام دێوازێنان لە حرام بەڵام وەرع بەوە ئەوترێ ئێستا هەر کەسێ خۆی لە هەندێک لە حەڵال بپارێزێ نەبادا بکەوێتە ناو حرام خۆی لە شوبهات بپارێزێ ئەفەرمێ ئەم کەسەکە
ئەوەندە خۆی ئەپاراست ئەفەرمێت دیراسەی هەموو شتێکی ئەکرد لەوانە بۆی نەبادە تووشی حرامێک بێ. یەکێک لە عەبدەکانی هەموو جارێ قابلمەیەکە بۆ ئاوی پێگەرمە کرد بۆ دەستنوێژی بۆ ئێهێنا. دوای فترەیەک پرسیای لێ کرد وتی لەکوێ ئەم ئاوە گەرمەکەی؟ ئاوێکی زۆر چاک و پاک و تەرتیب ئەکەی. وتی وەڵا ئەوە شوێنەکەیە هەر خۆی ئاگر کراوەتەوە هی بەیت الماڵ، ئەچم خەڵک لەوێ هەمووی شت گەرمەکە هەمووش ئەچم لێوێ گەرمێکم. فەرمووی یعنی ئەو ئاوەی من دەستنوێژی پێگەرم تۆ لە هی بەیت الماڵ گەرمیەکەی. فەرمووی قابلمەکە بێنە ئەمری فەرمووی مزاحم، ئەم قابلە مزاحمێکە لە وەزیرەکانی و غوڵامەکانیش. فەرمووی ئەم قابلمەی گەرم کە بزانە بە چەندێ دار ئەم ئاوە گەرمەکە، ئەوەندە دارم بۆ حساب بکە، ئەوەندە ڕۆژم بۆ حساب بکە کە ئەم پیاوە باوڵان ئاوی گەرمی بۆ هێناوم، ئەو پارەیە بخەر ناو بەیت الماڵی موسڵمانانەوە چووکە زیادە ڕەوی کردووە لە حەقی منە. بۆیە دیقەت ئەدەی ئەوەندە پارێزگاری کردووە لە خۆی ئەبەو شێوازە مامەڵە ئەکا لەگەڵ هەندێ ئاوی گەرم کە لە بەیت الماڵی موسڵمانان گەرم کرا و قسە و چیرۆکی و داستانی زۆر زۆر لە بابەتی وەرە. زۆر کەسێکی حەلیم و لەسەر خۆ بۆ زۆر عەفوی هەڵبژار لە بەرامبەرەکانی. ئەفەرمێ یەکێک لە جارەکان طبعا بە عادەتی عومەری کوڕی عەبدولعەزیز هەموو ڕۆژێ قەیلولەی کردووە، دوای نوێژی بەیانی طبعا نەخەوتووەتەوە، پێش نوێژی نیوەڕۆ کەمێک ئیسراحەتێکی کردووە. ئەفەرمێ یەکێک لە جارەکان کە بەرەو قەیلولە چوو پیاوێکیش هاتبوو لە میسرەوە ئیشی بە عومەر بوو، ترسا لەوەی کە عومەر بڕوا لە دەستی و ئەمیش بوەستێ تا دوانیوەڕۆ. دوانیوەڕۆش کاتەکەی گەرم بوو. ئەفەرمێ با بڵێن مەلەفێکی پێ و بەدەستیەوە کە لول کرابوو، ئەڵێ هەڵیدا بۆی بخاتە بەردەم ئیمامی عومەر بەشک ئیمامی عومەر بیبینێ، عومەری کوڕی عەبدولعەزیز سەیری بکات و پێش ئەوەی بخەوێ چاوێکی پیا بگێڕێ. ئەڵێ لەو کاتە قەدەرەن ئەڵێ کە تەقە و دەنگە دەنگێک هات، ئەڵێ عومەر لای کردەوە، ئەڵێ سوبحان الله ئەم مەلەفە هات کێشای بە دەموچاوی عومەرە. ئەڵێ خوێن هاتە خوارە بە دەموچاوی عومەرە، خوێنەکەی سڕی سەیری تابوری کابرای کرد بە درێژی چی نووسراوە، حەقەکانی گەڕایەوە حەقەکانی بۆ جێبەجێ کرد و تیشەکەی بۆ جێبەجێکەن. ئەمە دەڵال لەسەر چی ئەکە؟ لەگەڵ ئەوە خەلیفەیەکی گەورە بەڵام زۆر بە حیلم، زۆر لەسەرخۆ، زۆر هێواش. هەتا فەرموویەکێک لە شەوەکان لە یەکێ لەگەڵێکی لە حارسەکانیە لە مزگەوتە قاچی بەر کەسێک کەوت، ئەڵێ کەسەکە زۆر تووڕە بوو، خەوتی بوو خەبەری وەوتیەوە تۆ شێتی ئەمەجنون ئەنتە؟ فەرمووی لە فینا من شێت نیم. ئەڵێ حارسەکەی پێوتی با تەنبیه کەمە ئەمە بێ ئەدەبە. فەرمووی نا، پرسیاری کرد و جواب دایە، وتی ئەمەجنون ئەنتە؟ تۆ شێتی؟ من جوتم نەخێر شێت نیم. لەگەڵ ئەم هەموو صفەتانە زۆر خاوەنی حەزم و جەزمێکی گەورە، چونکە عەدالەت بەبێ حەزم تەرتیب نابێ. دواتر باس عرضتانەکەم لە بابەتی خەواریجە چه حەزم و جەزمێکی ئەم پیاوە بەکار هێناوە، چونکە ئەگەر حەزم و جەزم بەکار نەهێنی دەوڵەتداری ناکرێ، ئەبێ توندبی لە بابەتی حکم و دەسەڵاتە. بۆیە لەگەڵ ئەم هەموو نەرمونیانی و هادیئەیە لە هەندێ بابەتە زۆر تند. عومەری کوڕی خەتاب چۆن لە هەندێ بابەتە زۆر حازم و جازم و لە هەندێ بابەتە زۆر نەرم و لەسەرخۆ بە هەمان چەشن و هەمان صفات. یەکێک لەو صفەتانەی کە زۆر جوانە لەم پیاوە دوعای زۆریەتی. یەکە لەوانەی کە مستەجاب الدوعایە، زۆرێک باس کراوە کە چەندین جار دوعای کرد عومەری کوڕی عەبدولعەزیز کە دوعاکانی گیرا بووە و دعوات و دوعاکانی هەیە واریدە لە کتوبی تەزکیە بە تایبەتی هەندێکی زۆر لە دوعاکانی لە کتوبی مێژووە نەقل کراوە کە دوعای کوڕی عومەری کوڕی عەبدولعەزیزن کە لە زمانی خۆیان کردوویەتی، چ بۆ خۆی، چ بۆ دەوروبەرەکانی، چ بۆ ئومەتی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم. کۆتا باس لە خزمەتانە باسی مجددی. عومەری کوڕی عەبدولعەزیز پێ ئەوترێ المجدد الأول للإسلام. حديثكمان هي بيغمريان صلى الله عليه وآله وسلم أفرمي إن الله يبعث لهذه الأمة على رأس كل سنة كل 100 سنة من يجدد لها أمر دينها. خوي قولا لكوتاي همون صالك 100 صالك يان 100 صال جارك كسيك أنيري يا جروبك أنيري أم كسا ديت أمر ديني خوا تازه أكاتو لسرزية. ئێمە مجددین لە دنیاە عولەما زۆر قسەیان لەسەر کردووە. مجددی کامڵمان هەیە، مجددی بچووکیشمان هەیە لە هەندێ مەسائلە. ئەفەرمون ئەگەر عومەری کوڕی عەبدولعەزیز یەک کاری بکردە، یەک کار ئەگەر بیتوانێت لە دوای خۆی ئەو خلافەتەی کە بە وەرەسەر ڕۆشت بوو ڕای گرتایبی کردایەتە ئەوەی کە موسڵمانان خۆیان هەڵیبژێن بە شوورە، ئەفەرمون مجددی متەکامل بوو لە هەموو ڕۆکە. بەڵام لەبەرەوەی ئەو خاڵەی پێ نەکرا ئەڵێن مجددی کامل نییە. طبعا لە مەزهەبی ئەهلی سونە مجددی کامل لە کۆتایی زەمان ئیمامی مەهدیە کە لە هەموو ڕۆکانەوە تەجدید دەکا لەسەر زەویە، لە ڕووی دینیەوە، لە ڕووی فقهیەوە، لە ڕووی عەقیدەیەوە، هەمووی شتەکان تەرتیب ئەکاتەوە،
سەرزەوی ئەگەڕێتەوە سەر ئەساس و ئوسولی دین، ئەو مجددی کاملی پێوترێ. بەڵام ئەو مجددانەی تر مەسە ئیمامی شافعی کە پێوترێ مجددێکە لە مجددەکانی دین، لە چیە مجددە؟ ئایا مجددێکی کامل لە هەموو شتێکە کاری دنیا و نە تەنها لە بابەتە فقهیەکانە مەسەلەن بە تەجدیدی دین مامەڵی لەگەڵا ئەکرێ. بۆیە عولەمای ئەهلی سنت اختلافیان هەیە، ئایا ئەم حەدیثەکە ئەفەرمێن من یوجدد و من ئایا بۆ یەک کەسەیە بۆ چەند کەسێکە؟ ئەفەرمون من شمولی یەک کەسەکە شمولی مەجموعەیەکیش ئەکا. ئەکرێت لە هەر زەمانێکە خوا کۆمەڵە کەسانێ بنێرێ ئەم دینە نوێکەنەوە تازەکەنەوە. یەکێک لەو کەسانەی کە ئەهلی سنە و جەماعە متفقن لەسەری کە مجددی ئەم دینەیە و دینەکەی تازە کردێتەوە لەبەر ئەوەی مدەتێ زوڵم کراوە، چەند لاڕێیی کراوە، ئەم حکمی خوای جارێکتر هێنایەوە سەر زەوی بەو شێوازەی کە خوا مراد و مەبەستێتی لەسەر زەویە و عەدالەتی خوای گێڕایەوە. بۆیە بە مجددی یەکەمی ئەم ئومەتەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ناوزەند ئەکرێ و ناو ئەبرێ. داوا ئەکەین لە زاتی پاکی پەروەردگار یا ربی خوایە ڕەحمەت و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە، یا ربی خوایە کەڕەم و عافیەت بەسەرمانە ببارێنە، ئیمانمان دامەزراو کە یا رب العالمین، دڵمان وابەستەی دینەکەت کە یا ئەکرەم الئەکرەمین، خوایە لێمان خۆش بە بخاتینە ئەو جوانەکانت یا رب العالمین. گوناهێ بە ئاشکرا کردومان عەفومان کە، گوناهێ بە پەنهان کردومان عەفومان کە، گوناهێ نەمانزانی کردمان عەفومان کە، گوناهێ زانیمان و زیادەڕەویمان کرد عەفومان کە. یا ربی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە سیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت، خوایە لە گوناهی دایک و باوکمان ببورە، لە گوناهی برا و خوشەکانمان ببورە، لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵ و وەچەمان تا ڕۆژی قیامەت ببورە، خوایە لە گوناهی خۆشەویستەکانمان ببورە، لە گوناهی مامۆسا و تەڵەبەمان ببورە، لە گوناهی ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ببورە یا رب العالمین. یا ربی خوایە ئومەتەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە زەحمەتی و ناڕەحەتێکی زۆر گەوران هانا بۆ لای تۆ ئەهێنین، تۆ خۆت لەبەر خاتیناوە جوانەکان و صفەتە بەرزەکانت یا ئیلاهی ئەم ئومەتە زیندوو بکەرەوە، لە مصیبەتەکان ڕزگاری کە، عەدالەتی خوا لەسەر زەویە بخەرەوە ژێردەسی مسلمانان، یا ئیلاهی ئەهلی سنت و جەماعەت بەهێز کە، تند و تۆڵ کە، اختلاف لە بینیانە مەهێڵە، دڵیان بکەرە دڵی یەک تاکە کەسێک یا رب العالمین، بەرامبەر بە دوژمنان ڕایان پەڕێنە یا رب العالمین، بە ئەهلی جیهاد و بە ئەهلی خواناسی و بە ئەهلی دەعوە و بە ئەهلی دینداری خوایە هەمومان قبوڵ کە یا رب العالمین. یا ربی خوایە سڵاوی ئەم مەجلیسەی ئێمە بگەێنە پێغەمبەر صلی الله عليه وسلم، یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الئەکرەمین. آمین آمین والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خواهي قول لقناهي من الشيء أجبوري وخالي من قبولك وهم لا يخوى بخير بن.